بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهی گەورە تاعات و عیبادەت لە هەموو لایەکمان وەربگرێ و تەوفیقمان بدا و تەمەنمان پڕ خێر و بەرەکەت و درێژ کاتەوە بۆی ئەم چەند شەوە. خواهی گەورە لەم بەرەکەتە بێبەشمان نەکە. اللهم ئامین. مسلمان خۆشەویستەکان، شەوی یەکەم و 21 من چەند دەقەی لە خزمەتی جەنابتان ئابم. ئەوش باسی ئەتوانم بڵێم تەواوکەری بەرنامەی خۆمان و لەم شەوانە بە عینوانی ئەوەی چی بکەین لەم دەشەوەی لەیلەتل قەدردا، یعنی چۆن کاتەکانمان دابەش بکەین. پێشەکی ئێمە سەعات 12 نوێژ دەکەین ئینشاءالله. 4 کاتەکەین لە 12 نیم ساعت چاوەڕێ دەکەین. ئێمە دوایەوە 4 ترەکەین، نیم ساعتر چاوەڕێ دەکەین، 4 ترەکەین 12 ئەکەین شەو. ئێوارەش 8 دەکەین، ئەمە 20 و ترەکەمان 3 کاتەکەین 23 بەئیزنی ئەڵڵا گیان. ئەمە ئینشاءالله تعالى لەسەر ئەو سونەتەی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کردوێتی و ئیتر ئینسان سونەت چەنە زۆر بکە باشتر و چاکترە بۆ خۆی. بەرنامەمان وایە بێ ئەگەر لەبەر ئەوەی لەو بەینە شاتر کاتە ئیسراحەتەکان زیاتر ئێمە ئەیهێلین بۆ جەنابتان، بۆ ئەوی قورئان بخوێنن، بۆ ئەوی زکر بکەن، بۆ ئەوەی دوعا بکەن، ئەمانە لای خۆتان ئەمێنێ. ئێمە لەوەی چەند دەقەیەک ئەو پەڕیدە دەقەیەک ئاوا چارەکەیەک لە خزمەتان لە تەواوی شەوەکە بگرین لە خزمەتی ئێوەدا. یەکەمیان، ئەگەر ئەتوانن لە ئیستاوە بڕیاردن ئەم دەشەوە خەتمەیە بکەن بەئیزنی ئەڵڵا گیان. قورئانێ بخە بندەست، با قورئانی خۆت بێ، ئەو قورئانە داینە لای خۆت، ئیتر لە ماڵە هێنی هەر شەوی 3 جوزە بخوێنە، وانەیە کە تەواوەکە 30 جوزەکە، هەر شەوی 3 جوزە خەتمەکە تەواوەکەی بەئیزنی خوا. هیممەت بکە، چونکە ئەمە کارێکی زۆر پیرۆزە. هەوڵ بدە 3 جوزە بڕات بێ زۆر نییە. ئینسان یعنی تۆ حەساوکە لە سەعات 1 بۆ 2 سەعات، نیو سەعات تەیە تۆ، لە 12 بۆ 1 عەفو نیو سەعات، لە 1 بۆ 2 نیو سەعات تر تەیە، ئەمە سەعاتێک تەیە. لەولاش لە 2 بۆ 3 نیو سەعات، لە پارشەوە شەوەست بێ هەتە تی بۆ مزگەوتش 25 دەقەتەیە، یعنی کاتەکەت بەرەکەتە، ئەستغلالیکە. ئەتوانی خەتمەیە بکە بۆ خۆت، گەورەترین خەیرە لەم دەشەوە. ئەمە یەکەمیان. دووەمیان، زۆرترین دوعا بکە، دامەنشەقەت دانیشتی ڕاستەوخۆ دوعا بکە. تاقەتت بۆ قورئان بخوێنە باشە، نەتوانی دوعا بکە، قەت دامەنشە بەدەست خاڵی، نازانی لە چی دەقەیە چی لە حزری خوا دوعایە، شتێک لێ قەبوڵەکە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني. ئەتوانی دووەم دوعا ئەمەش بکەی، چونکە دایکە عایشە کاتێ پرسی ئەی پێغەمبەری خوا ئەگەر دەشەوەکە هات دانیشتین دوعای چی بکەین؟ ئەم دوعایە فەرمووی پێغەمبەری خوا یەکێ لە هەرە سونەتە گەورەکانە کە ئینسان ئەنجامی بدە. سێمیان ئەوەیە ئینسان زۆر سڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم بدە، بە تایبەتی ئەم شەو کە شەوی جومعەیە، بە شەوەکانی ترشەوە بەردەوام سڵاوات لێ بدە. 1000 لێدەی، 2000 لێدەی، فرسەتە. تو دانیشتیتە بۆ خۆت، ئەگەر تاقەتت بۆ قورئان بخوێنی، دوعات کرد، فەراغی ترت بوو، سڵاوات بە دیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستی خوادا بدە، چونکە ئەو کەسانە نێزگن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سڵاوات زۆر ئەدەنە دیاری پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. خاڵێکی ترمان چوارەم، زۆرترین نوێژ بکە. نوێژ تەنیا زۆر بکەی طەبیعیە مسلمانە خۆشەویستەکان. با ئێمە چونکە نوێژ تەوقیفی نییە مسلمانە ئەزیزەکان. ئەو حەدیسە من حەزەکەم بابەتی فقه زۆر بابەتێکی گرانە و گەورەیە، فراوانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکە عایشە لێ پرسیە پێغەمبەری خوا لە ڕەمەزانە چەندێ نوێژی کردووە؟ فەرموویەتی 11. بەس پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 2 سەعات 11 ڕکاتی کردووە؟ خۆی سەوانی ماشەڵڵا هەموومان خوێنەوارین. پێغەمبەری خوا 11 ڕکاتی کردووە، بەیانی سەلامی داوەتەوە، تر مەجال نەبووە 12 بکە، بانگی داوە. ئێمە توانین ئەوە بکەین؟ کێ توانێ ئێمەوە بکە؟ ناتوانێت. بەڵام چییە؟ ئێمە تین کورتەکەینەوە، یعنی ڕکاتەکان کورتەکەینەوە، بۆی زیاتر ئێمە چی بکەین؟ نوێژ بکەین بۆ خۆمان.
إمام أحمد كري حنبل قائدي السنة خو قشت مان كاتيجين إمام أحمد يتر قشت مان لم كلابياوا يعني حديث ورقرين خوي سياسة الكاتي كردو لشيكا كاتي قردي أنو فرين بندي خانوا سطو اشتار كاتي كردو بروش جاني بخينو كلابياوا كان يتر حتى بياني نوجان كردو يعني أوان وكي ما نبو لدوان زج دانشو تا دو برورو نا راستو خدو عيشا ساعات يبدو ساعات دانشتون نوجان كردو حتى بياني بەڵام نوێژی ئەوان زۆر جیاواز بۆ لەگەڵ نوێژی منوتوە زۆر درێژ بوو نوێژەکانیان بۆیە عەدەدی ڕکاتەکانیان کەم بووە نوێژەکانیان درێژ بووە بەڵام ئێمە هاتووینە چیمان کردووە چونکە مرۆڤی ئێستا موسڵمان یعنی خۆمان ناتوانین زۆر بێسی نەپاوە کورتەکەینەوە سێرەکەی نیو لاپەڕ ئەخوێنین بەڵام ڕکاتەکان زیاکەین ئەمەی تایە خاڵێکی ترمانەیە ئینسان ئەهۆڵی بۆ بدا زۆر داوای لێبوردن بکە لێخۆش بوون لە تاوان لە گوناح لەسەر پێچی استەغفر الله زۆر بکە چونکە حەسەنی ئیمامی حەسەنی بەسری کابرایەتە خزمەتی داوای بارانی کردوتی استەغفاری خوا بکە کابرای هاتارێکی بە شوێنی کێشەی هات کەشتی کۆ کردەوە لە وشەیە چونکە سەرچاوی هەمووی بەوە دەستەکەوێ خاڵێکی ترمانەیە هەوڵ بدە لەم شەوە هەموو شەوێ خێرێ بکە دەشەوە دەڕوبعکە چەنێ دەڕوبمان چەنە کات 250 ها 2009 دانە بۆم دەشەوە باشە کەمترین ڕێژەی پارەیە با سەدەقەیشی تیابێ هەموو شەوێ 250 بکە خێر لای کەم ئەگە 1000 نارشکی خوا مەڵە ئاوا بکە ئەگەر دووش بکەی زیاتر باشترە بۆ خۆت باش هەر کەسێ بەخۆی گرنگ ئەوەیە لەم دەشەوە تۆ خێرێ بکەی بیخە شەوان خێرەکەت بکە شەوان چاکتر و باشترە خاڵێکی ترمانەوەیە لەم دەشەوە ئەگەر ئەتوانی دەجا سوورەتی چی بخوێنە قل هو الله احد بخوێنە دەجا سوورەتی قل هو الله احد بخوێنە با کۆشکەکانی باشتت زۆر بێ کۆشکەکانی باشتت زۆر بێ یەکێ لەوانەیە ئەمە کۆمەڵێکە لەوانەی کە ئینسان هەوڵ بدا بۆ خۆی جێبەجێ بکە لەوەی خاڵی ترشە بێ یعنی کەواتە ئەم خێرانە کۆ بکەرەوە ئەم شەوە مەیە لە تێپەڕ بێ بەسەرتا بەم 2 سەعاتە ئێستا ئەگەر ئیم شەوی لێزت قەدر بێ خوا چەندێکمان بۆ نووسێ 80 چەندێ 1000 مانگ 83 ساڵ یعنی تو ئیم شەو لێت قەدر بێ بەیانی کێمە لەو فاتکە لە ئەعمال دەفتەری ئەعمالە نووسراوە چی 83 ساڵ ئەم پیاوە عیبادەتی کرد ئەی تخوا 83 ساڵ تخوا ئەوە نایەنێ خۆمانی لاکەین بۆی تخوا مەجالی دەمەتەقێ مێنێ نە دەمەتەقێ بکە نە قسەی دنیایی تێکەڵ کەم 2 ساعات نە کاتی خۆت بگرە شەو هەتا بێن واز بێنە لە فرە خەریکی مۆبایل مەبە مۆبایل وازی لێ بێنن فرە ئەم ماوە ئەم دەشە وازی لێ بێرە ئەم دەڕۆژە تەلەڤیزیۆن فرە مەچۆ دەوریا پێویست ناکە و دوایتە ئەفلام و موسەلسەل و نامچی و ئەمانە وازی لێ بێنە وەختی نیست کشتی وازی لێ بێنە مەشغوڵ بە لەم دەشەوە مەشغوڵ بە بەم زیکرانە ئەوەی کە پێتەکرێ بە گوێرەی خۆت بە گوێرەی تاقاتی خۆت بۆ نمونە نوێژ ناتوانانی بکەی ناتوانین بیستە پاوە قەچەکە ئەو برایە کە نوێژەکەن لاپەڕی ئەوەنەیە داواکەین هەموو لاپەڕەکان هەڵێ بۆ خۆت لە دووە دانیشە مەسحەفێ بکەرەوە بۆ خۆت گوێ لە قورئانەکە بگرە بەس تخوا لە دووە دامەشە دەمەتەقێ بکەی قورئانەکە بکەرەوە بۆ خۆی گوێ لێ بگرە لە سیرەکە حەزێکی دوو ڕکاتمان کرد تاقەت نەبوو هیچ عیبار نییە بۆ خۆت دانیشە مەی کە دوو ڕکاتەکە قورئانەکە بکەرەوە بۆ خۆت دانیشە و گوێ لە قورئانەکە بگرە ئەتوانی وەسائل زۆرە بۆ خۆت چۆن ئەگونجێ گرنگەوەی تۆ بەردەوام لە خێرابی بە دەوری خێرابێ و بڕۆی چونکە ئەگەر خوای گەورە بۆ بنووسی کەم نییە کاک تۆ ئەگەر ئیم شەو هەر بڕیارت دابێ ئەم دەشەوە بۆ نمونە ئەگەر ختمەیە بکەی لەم دەشەوە ئەگەر شەوەکەش لەوێدە قەدر بێ تۆ یعنی 83 جار ختمەت کردووە خوای گەورە ئەوەنە 1000 مانگ کە چیت کردووە ختمەت کردووە یعنی یەک سڵاواتێ بدەی بە دیاری خۆشەویست صلی الله علیه وسلم خوای گەورە ئەو نقاتێکات و هەمووەکە هەمووی کەواتە ئێمە ئەم دەشەوەمان ماوە بتوانین بە جوانی بە چاکی بە باشی خێرەکان کۆ بکەینەوە ئینشاء الله تعالی ئەنجامی بدەین
کۆتاییەکەیش ئەوەیەژم تەبع نوێژەکەین بڕواتان هەبێ قەناعەتتان هەبێ خوا شایەتە ئەمە با یەقین بێ لە دڵتانە یەقین ئەبێ یعنی ئەمە نەگیمانتەوە ئاستەی کە وەک پیاو چاکەن بەو خوایە نوێژ دەکەین دڵمان لای نوێژەکە بێ خوای متعال جەلە جەلالوه لە حەوت تەبەقەی ئاسمان و تەماشامانکە یەک بە یەک گەرەکتە خوا چۆن تەماشاتکە خۆت ئاوادانە گەرەکتە چۆن ئەچیتە حزوری خوا دائەنیشی چی تەقدیمەکەی ئەتەوێ بە پێوە بیت و ئاگەر لە نوێژەکەت نەبێ خۆت بڕیار بدە ئەتەوێ نوێژەکەت دڵت لای بێ خۆت بڕیار بدە ئەتەوێ لە بینی بینینی خوایانە دەستکەیتە گریان و تاوانەکانت بسڕیتەوە بە گریانە بە خۆت بڕیاردە کەواتە ئێمە هەمومان ئینشاءالله تعالە بەوە بتوانین بەم دەشەوە بەم مانگە ڕەمەزانە خۆمان ڕازیکەن ئەزانی ئەم دەشەوە کە دانیشین لەیلەتە قەدر شەوەکانی بەڕووی ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆزە پێغەمبەری خوا سێ موژدەمان پێدا من صام رمضان ئیمانە واحتیسابە چییە بێ غفر له ما تقدم من ذنبه وایە هەر کەسێ ڕۆژوسی ڕۆژەکە بگرێ باشە ئەی من قامە وانێ هەر کەسێ ئەگەر قیامکە غفر له ما تقدم من ذنبه وانێ ئەمەش کەش تەراویحە مەبەستی تەراویح ئەی ئەوەی دەشەوەکەی قەدر زنی بکاتەوە هەر غفر له ما تقدم من ذنبه کەواتە قەدر وەڕووی هەموو ڕۆژووی مانگی ڕەمەزانە و بەڕوویشی هەموو تەراویحەکانە پاداشتەکەیشی هەر یەک پاداشتە کەواتە ئەتوانین لەمەشە لە موژدە خۆشە بەرمانکەی خوای گەورە ڕەحمان لێ بکە فڕم با نوێژەکەمان بکەیت صلی الله علی محمد و علی آله و صحبه اجمعین